بەناوی خوای بەخشندەی میهرەبان وەک کاندیدانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڵێن بەخوای پەروەردگار و پاشان بە ئێوەی دەنگدەری بەڕێز دەدەین نوێنەرێکی دەستپاک و ڕاستگۆ و بوێری خەڵکی کوردستان بین بەبێ جیاوازی داکۆچی لە ماف و داوا ڕەواکانتان دەکەین وەک ڕابردوو دەیسەلمێنین کە هیچ لەمپەر و فشارێک نامان وەستێنێ لە خزمەتی ئێوە و بەرگری لێکردنتان بۆ دەستەبەری داوا و پاراستنی مافەکانتان چاوەڕوانی بەشداری گەرمی هەڵبژاردن و دەنگ و متمانەی ئێوەی بەڕێزین